سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لاڵقەی شتری بەرنامەی ئەڤڕۆ لە کەناڵی ئاسمانی ڕێگاوە ڕادیۆی ئاسمانی ئازادی ڕاستەوخۆ لەگەڵتانین. کاردانەوەکانی بە حزبیکردنی ئەندامانی کۆمیسیارانی هەڵبژاردن و ڕاپرسی دەبێتە تەوەری بەرنامەی ئەڤڕۆ کە لە میانەی زنجیرەیەک بەرنامە ئێمە بەردەوامین لەبارەی بە حزبیکردنی ئەندامانی کۆمیسیارانی هەڵبژاردن و ڕاپرسی دوای ڕەتکردنەوەی CV ئەو کەسانی کە پێشکەشیان کردو بۆ ئەندامانی کۆمیسیارانی هەڵبژاردن و ڕاپرسی دواتر بەخشینی ئەم کورسیانە لە تەنیا لە نێوان 5 حزبە باڵادەستەکەی هەرێمی کوردستان و تەواو بە حزبیکردنی کۆمیسیۆنێک کە پێی دەوترێت کۆمیسیۆنی سربەخۆی باڵای هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان و لە ئاستی نێوخۆیی و جیهانی تێگەیشتن و کاردانەوەی جیاوازی دروست کرد لەبارەی ئەم مۆدیلە لەبارەی ئەم مۆدیلە لە شێوازی حکومڕانی واروەها و بەڵێنانەی کە پێشتر ئەم کابینەیە کە قرار بوو جیابێ لە کابینەکانی تر و پرسیار و تێگەیشتنی گەورەی خستەوە. بۆچی ئەندامانی کۆمیسیاران و هەڵبژاردنەکان پرسیاری جەوریەوەی بەم ئاقارە بردا؟ ئەی لێکەوتەکانی ئەم مۆدیلە لە شێوازی سەرپەرشتیکردنی هەڵبژاردنەکان و ڕاپرسی چی دەبێت لەسەر ئەزموونی حکومڕانی لە هەرێمی کوردستان؟ ئەم مۆدیلە تا چەند مۆدیلێکی قبول کراوە بەپێی ستانداردە نێودەوڵەتیەکان تاوتی ئەم بابەتە بە بەشداری هیوا تۆفیق چالاگوانی کۆمەڵگای مەدەنی دەکەین کە ڕاستەخۆ لە سوودەکەمە لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە. کاکی واسڵاو لە جەناب و ئەم کاتت باش پرسیار ئەوەیە بۆچی ئەندامانی کۆمیسیارانی هەڵبژاردن و ڕاپرسی بەم ئاقارەی ئێستا بردرا؟ بەڵێ زۆر سپاس بۆ دەرفەتە. لە ڕاستیدا هەڵبژاردننی دەستەی هەڵبژاردننی کۆمیسیۆن هەڵبژاردنەکان و ڕاپرسی بەر لە کابینەی هەشتەمیش هەوڵێکی جدیە بوو، واتە پرۆژه یاسایەکی وا بوو ئەو کات لەلایەن یەکێتی پارتیەوە کە زۆری نەبوون لە ناو پەرلەمانی کوردستان لە ناو حکوومەتیشدا ئەم کۆمیسیۆنە دروستکردنوانە. خۆی لە ڕاستیدا دروستکردنی کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکان یەکێکە لە دەستکەوتە گەورەکانی نەتەوەی کورد، بەس لە حەقیقەتدا کەی و بۆچی و چۆن کۆمیسیۆنێک دروست دەکەین و ئەم کۆمیسیۆنی ئێستا کە گلەی و ناڕەزایەتی بەشێکی زۆری نەتەوەکانی تر و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و حیزب و پارتە سیاسەکانی لەکەوتوێتەوە کە چاوەڕوان نەکراو بوو و لە پێشتریشدا گلەی و گازندەیەکی زۆر لەسەر پرۆسەکانی هەڵبژاردن نەبوو کە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بەڕێوەی دەبردووانە. ئەوەی کە تێبینی دەکرێت دروستکردنی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسیەوەی لە کوردستان دروستکراوە لەسەر ئاستی جیهان چەندین مۆدیل و شێوازی دروستکردنی کۆمیسیۆنەیە دەگرێت چەندین نمونەگەلێک لە ئاستی جیهاندا کۆمیسیۆنەکان دروست بکاتوانە. بەزۆی لە کوردستان دروستکرات هەتا ئاستێکی زۆر چاوەڕوان نەکراو بوو، چونکە هەر ئەو لایەنە سیاسیانەی کە بە تایبەتەوە سێ هێزەی تر کە لەبەرەی ئۆپۆزیسیۆن بوون گلەیی و ناڕەزایەتێکی زۆریان لەسەر هەموو ئاستەکان و لەسەر ڕێنمایی و شێوازی هەیکەلی و کارکردنی کۆمیسیۆنی هەڵبژاردننی سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بوو و بە تایبەت لەو کاتانەی کە پرۆسەی هەڵبژاردن بەڕێوەچوو لەلایەن ئەو کۆمیسیۆنەی کە لەلایەن عێراقەوە ئەوش کە بە حیزبی کرابوو، ئەوش کە بە شێوازێکی تەوافقی سیاسی لەلایەن لایەنی عێراقیەکانەوە دروست کرابووانە. ئەمەی کە جێی تێبینی و سەرنجە لەسەر ئاستی ناوخۆ جیهانی و ناوەندەکان تێبینی دەکرێت ئەم کۆمیسیۆنە لەلایەن 5 حیزبی باڵادەست یا 5 حیزبی سەرەکی کە وشەیەوەکو زاراوە لە بینی قەوزدا من بۆ خۆم تێبینی مەیە لەسەر وشە و زاراوەش هەرچەند بابەتەکەی ئێمە لەسەرەوە نییە. 5 حیزبە سەرەکیەکەی کوردستان گوایە ئەم کۆمیسیۆنیان دروست کردو ئەوانە ئەگەر بەڕاستی ئەوەی تێبینی کەی بەپێی استحقاقی انتخابی دابشکردنی ئەو نۆ کۆمیسیارانە دابشکراوانە. ئەمە لە حقیقەتدا بە خۆی جارێ هەر سەرەتا پرسیارێک دروست دەکاتوانە. من بۆ چوونێکی وەهام هەیە دەستەکانی هەڵبژاردن دەستەکانی مافی مرۆڤ حەق نییە بە پێی استحقاقی انتخابی بێ. ڕاستە ئەمانە سەر بە حکوومەت و دەستگای تەشریعی و پەرلەمانین و دەشبێ وابێ بە زۆی جێی پرسیارە دەستەکانی مافی مرۆڤ بە حیزبی بکرێ. خۆی ئەو دەستانە دەستێکی گرنگ و زۆر حساسن بەتابێت دەستەی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان و ڕاپرسی. ئەم کۆمیسیۆنی هەڵبژاردنە لە قۆناغی سەرەتادا دوو ئەرکی سەرەکی لە بەردەما بێ. ئەرکەکانی زیاتر پرۆسەی بەڕێوەبردننی ڕاپرسیە بێت، چ ئەوەی کە ئێستا لایەنەکان هێشتا نەکەیشتونەتە کۆدەنگی لەسەر پرۆژەی ڕژنووسی دەستور کە ئام کۆمیسیۆنە لە ئەستۆیەگرێ. خاڵێکی تریشیانەوەیە کە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بە پرۆسی ڕاپرسیە کرێەوە، تەنانەت ئەو پەلەپەلە و
پەلە فڕوزیەی پێوی کرا و پەلەی زیاتر لێکرا و سەرۆکی یاریەمی شادە سەرخەت بۆی ئەم کۆمیسیۆنە زۆرتر دروستکرێ بۆی ئایندەی سیاسی لەو ناوچانە دروستکرێ کەواتە هۆکاری سیاسی لە پێش هەموو شتێکەوە ئەم دروستکردنی کۆمیسیۆنەوەیە لە پاڵ ئەو هۆکارە سیاسی کە لە پشت دروستکردنی ئەم کۆمیسیۆنە هەیە ئەم عەقڵیەتەی کە ئەم کۆمیسیۆنەی پێ دروستکرا لەمابینی 5 حزبی حکومڕان لە هەرێمی کوردستانە احتیکار کرا لێکەوتەکانی چییە بێ لەسەر مەسلەی ڕاپرسیەکان و مەسلەی دەستور و مەسلەی چۆنیەتی بەڕێوەچوونی ڕاپرسی لە ناوچەدا بڕندراوەکان بە تایبەتی خۆی لە ڕاستی داروەکو منی ژوتم بەڵێ کاکیوە لە حقیقەتدا ئەم کۆمیسیۆنە تەنانەت هەندێک لە پێکاتەوە نەتەوەکانی تر پێناسەیەکەن بە کۆمیسیۆنی کوردستانی نا پێناسەیەکەن بە کۆمیسیۆنی کورد ئەوان پێیان وایە ئەو لایەنە پەراوێز خراون و ئەرکی سەرەکی قۆناغی سەرەتایی کە پێ دەچێت لە ساڵی ئایندەیە لە 2 ساڵی ئایندەیە یەکەم قۆناغی کە ئەم کۆمیسیۆنە لە ئەمری واقعدا پرۆسەی هەڵبژاردنە بە بەڕێوە ڕاپرسی بێ لە ناوچە دابڕاوەکان باشە ئەگەر ڕاپرسی خۆی لە ناوچە دابڕاوەکان کەی پێکاتەکانی دەرەوەی نەتەوەی کورد خۆی گلەی و گازندەیەکیان دەبێت کە گلەی و گازەندەکەشیان ڕەوایە لەسەر ئەو شێواز و ئالێتی کە یانەوێ بێنە ناو دەستەکەەوە چۆن دەتوانانی پرۆسەی ڕاپرسی ئەم کۆمیسیۆنە لە ناوچە دابڕاوەکان یان ناوچەکانی دەرەوەی هەرێمیان ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بەرێتە بەڕێوە و خەڵکی بتوانێت بێ بەشداری پرۆسەی ڕاپرسی بکە کە ئەساساً خۆی کۆمیسیۆنەکە کۆمەڵی پرسیار و گلەیی لەلایەن ئەو نەتەوانی ترەوە هەیە کاکەوێتە دەرەوەی پرۆسەکە ئەمە لایەکی تری بە حقیقەت بەڵێ ویستم پرسیاری ئەوە بکەم کاکی وا گرفتی ئەم کۆمیسیۆنە بە تێگەیشتنی ئێوە گرفتەکە ئەوەیە کە تەنیا لەمابینی 5 حزبی باڵەدەست احتیکار کراوە ئەمە پێویستی بە فراوانکردنە یان گرفتەکە لە شێوازی یعنی گرفتەکە لە جەوهەری مامەڵەیە لەبارەی ئەم کۆمیسیۆنە پێویستە چ کۆمیسیۆنێک بێ خۆی لە ڕاستیدا وەکوتم سەرەتا چەند مۆدیلێک هەیە کە کۆمیسیۆنی پێ دروستەکرێ ئەم کۆمیسیۆنە ئاکرێ بڵین ڕنگدانەوەی واقعی سیاسی کوردستانە لە حقیقەتە کابینەی هەشتەمیش ئێستا و هەوڵانە هەیە کە بە دابشکردنی پۆستەکان یەکەم بەپێی ئیستیحاقی ئینتیخابیە کرێتوانە من بۆ خۆم کۆمەڵێ پرسیارم هەیە ئەڵێم دەستەکانی هەڵبژاردن ڕاستە ئەکرێ ئەمانە سەر بە حکوومەت و ناوەندی دەستگای تەرشیعی و تەنفیزی بنوەمانە بەڵام دەستەکانی مافی مرۆ دەستەکانی هەڵبژاردن ناکرێت بەپێی پێوەری نەتیجەی دەرئەنجامی هەڵبژاردن کرێ ئەگەر بەو پێوەرەش کرێ ببینین ئەو ڕۆژەی کە دەنگدان درا بە ئەندامانی کۆمیسیاران چەندین ئەندام پەرلەمان ئەسڵان لە قاعەکە چوونە دەرەوە باشە خۆوانش ژمارەن و خۆوانش دەنگن ئەکەواتە لە ڕووی استحاقی انتخابی بێ یا لە ڕووی ئەوەی حیزبیش بێ ئێستا چەند حیزب و گروپێکی تر گلەیانەیە چەند من بۆ خۆم لەگەڵ مۆدیلە نیم بە ژمارەکانی زیاتر کرێ 5 حیزبی کرێ بە 10 حیزبی واتە ئاکرا لە تێکەڵەیەک دروست کرێ و ناشکرێ بڵێم ئەو 5 حیزبە هیچ مافی و هیچ حەقیان نیە و هیچ کەسانێکیان ئەو مافیان نیە بێنە ناو ئەم کۆمیسیۆنەوە لە حقیقەت ئاکرا تێکەڵەیەک دروست کرێ لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە خەڵکانی پرۆژنال لە خەڵکانی شارەزا لە خەڵکانی حیزبیش دوو وەکو بینیتان پێشتر گاڵچە جاڕێک ڕوویداکەوە لەوانەیە یەکەمین جار بێ فۆرمیان دابشکە کە گوایە خەڵک شانسی ئەوەی هەیە حەقی ئەوەی هەیە بەپێی یاساکەش واڵێ مهلەیەکی دانابوو ئەو دەستەی کە ڕاست پێدرابوون ناو کاندیدەکان کەن و بەشێ لە کەسانی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش خرانەم پرۆسەوە گوایە فۆرمی سیڤی وەکو پێوەرێ وەرەگیرێ یا ئەوەی کە زۆر با مقابلا دەکرێت تەنان لە ناو 5 حیزبەکەش شتە نەکرا یا شۆرلیز دەکرێتوانە ئێستا ببینن گلەیەکە خۆ ئەگەر بە حیزبیش بێ وەکو ئیستیحاقێکی حیزبیش دابشکرابێ وەکو ڕێژەی دەنگان و کورسیش دابشکرابێ لێرە شەگلەیەکی زۆر لەلایەن پارتولانە سیاسەکانی ترەوەی وەگلەی سەرەکیش لەلایەن نەتەوەکانی دەرەوەی کوردەوە هەیە ئەوان ئێستا پێناسەکەن بە کۆمیسیۆنی کورد نە کۆمیسیۆنی کوردستانی بەڵێ کاکیوە پرسیار ئەوەیە کە بۆچی لەم بارودۆخە ناسکەی هەرێمی کوردستان ئەم جۆرە مامەڵەیە لەگەڵ کۆمیسیۆنێکی وا گرنگ کرا یعنی ئەوەی پشتی لە پشتی ئەم پەردە چ نیازێک هەیە هەمان ئەو نیازە هەیە وەکوتم شێوازی حکومڕانی کوردستانە و ڕنگانەوەی هەیە ئێستا مەبەست لە شێوازی حکومڕانی هەرێمی کوردستان چییە؟ ئەو شێوازە حکومڕانی کە لە کوردستان ئێستا چێ بەڕێ و تەنانەت هێشتا وەبدی مفاوەزاتی ئەو 5 لایەنە سەرەکیە لەسەر دابشکردنی کوردستان بۆ 5 لایەنی سەرەکی وەکو
وتم لە بینی قوسێکدا و شێ پێنج حیزبە سەرەکیەکە بەکارێنن کۆمیسیۆنەکەشەوە دەرئەنجامی هەیە ئەگەر تێبینی بکەیت تەنانەت ئیستیحاقی ئەوان ناڵێن بەپێی ئیستیحاقی ئینتیخابی دانراوە باشە با بڵێن ئەگەر لە ساڵی ئایندا ئینتیخاباتی سەرۆکی هەرێم و ڕاپرسی دەکرێت ئەگەر لایەنێکی تر یان ئینتیخابێکی تر هێزێکی تر باڵانسی هەستێک چوو ئەو کاتە سەر بە نوێ دەستکاری سەرۆک و جێگر و بازنەی هەڵبژاردن و پۆستەکانی ناو کۆمیسیاران نەکرێتەوە یان نا ئەمە بۆ خۆی پرسیارەکەی وەکوتم بەڕاستی مامەڵەکردن لەگەڵ دەستەی هەڵبژاردن و دەستەی مافەکانی مرۆڤ و مافی ژن لەسەر ئیستیحاقی ئینتیخابی لەوانێ بەرەوە ڕستەیەمان بەرێت لەم ناوچەیە گومان دروست دەکات بەڵێ لەم ناوچەیە مەسەلەی هەڵبژاردنەکان و لە کاتی پڕۆچوونی پرۆسی هەڵبژاردنەکان چ لە عێراق و چ لە هەرێمی کوردستان و جەنابتان یەکێک بوونەکە شارەزا لە بواری هەڵبژاردنەکان و بەدوا داچوونتان بۆ چاودێری بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردنەکانتان کردووە تێگەیشتنی زۆر دراوە قسە لەسەر متمانەی هاوڵاتیان کراوە بە پرۆسی هەڵبژاردنەکان مەسەلەی کورتکردنەوەی دیموکراسیەت تەنیا لە هەڵبژاردنەکان ئەمەی ئەمڕۆ ئەم مۆدێلەی هەرێمی کوردستان تەبەنی کرد مەسەلەی متمانەی هاوڵاتی بە دەرئەنجامی هەڵبژاردنەکان مەسەلەی هەڵبژاردنەکان لە داهاتووی پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستان ناخاتە بەردەم پرسیاری گەورە بەڵێ بە تاکید خستوێتی یار ئێستاش خستوێتی لە زۆر وڵاتی جیهان کاکیوە هەرچەنگ ئەوە هیوادارم شتێکی موبایلەکە ئاسانە بێ و ناڵێمە ئەو کۆپیە بۆ ئێرە ڕەوایە لە زۆربەی وڵاتانی ئەسکەندەر ناپیا کە پرۆسەی هەڵبژاردن ئەچێ بەڕێوە ئەسڵەن ڕۆڵی چاودێریکردنی حیزب و کۆمەڵگای مەدەنی بە هیچ شکلێک نامێنێ لەبەرەوەی پارتە سیاسیەکان ئەو دەستگایانەی کە پرۆسی هەڵبژاردن ئەبەن بەڕێوە بە تایبەت لە وڵاتانی ئەسکەندە نافیا هیچ گومانێکیان لە یاریکردن بە دەنگ و بە دەرەنجام و بە لیستی ئینتیخابی نییە بۆیە چاودێریکردن نەماوە ناڵێ مەتوانین ئێمە لە کوردستان بەو حاڵەتەدا بڕۆینوانە بەس بێ متمانەی دروستەکە و بە تایبەت لەسەر پرۆسەی ڕاپرسی لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان باشە خۆی کۆمیسیۆن خۆ لە نەتیجەدا خەڵک گومانی لە چی هەیە چێ تەزویر دەکات حیزبەکان دەیکەن چێش کۆمیسیۆن دروستەکە حیزبەکانیش دروستی دەکەن خۆ کۆمیسیۆن لەسەر ئەساسی واقعی ئەو ڕۆژانی کە ئینتیخابی نەبیا پرۆسی ڕاپرسی نەبا بەڕێوە لە نووسینگە و مەکتەبەکانی ژمارەی ئەندامە دایمەکانی لە پەنجەی دەست تێپەر ناکە کاکیوە بەس لە کاتی بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردن و ئالێت و ڕێنمایی و قەرارەکانی کۆمیسیۆن کە ڕاستە ئەوانە غازعان بۆ پەرلەمانی کوردستان ڕاستە ئەوانە ئەخرێنە بەردەم لێپرسینەوە گەر هەر هەموو کەم و کوڕێکیانە بێ مانای ئەوە نییە ئەم حقیقەتە تەنفیز ناکرێ بەوەیە بەس لە کاتی بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردن سوپایەک لە خەڵک بە ناوی کارمەند بە ناوی مدیر بە ناوی یاسا بە ناوی پارێزەر یەنە ناو پرۆسەکەەوە و ئەو کاتە لە حقیقەتدا چۆن گومان لەسەر هەر هەڵبژاردنێکی تر هەبوو کە بڵێ دوو حیزبی باڵادەست ئێستا هەمان گومانەکانە گۆڕێ بۆ 5 حیزبی سەرەکی لە کوردستانە پێشتر ئەو سێ حیزبەی کا بە بەردەوام پرۆسی ڕاپرسی دەرەوەی هەرێمایە پێشتر سێ لایەنی سیاسی کە ناوێکی گەوران لە خۆیان نابوو ئۆپۆزیسیۆنیان کورد کردبەوە لە ئۆپۆزیسیۆنی حکوومەت قسەی جەوەریان لەسەر ئەم مەسەلانە دەکە لە ئاستی ئەعلامیدا ئەوەی ئێستا دەبیندرەوە قرار بوو و باز لەوە دەکرا ئەم کابینەی هەشتم جیاواز دەبێت لە کابینەکانی ڕابردوو بەپێی ئەو مؤەشر و بوادرانەی کەتابە ئێستا لەبەردەسەیە ئەم کابینەیە و دوانموزەت مەسلەی ئەندامانی کۆمیسیارانی هەڵبژاردن و ڕاپرسیەیە توانیوێتی جیاواز بێ لە کابینەکانی ڕابردووی خۆی نەخێر ئەگەر نمونونەکەی ئەمە بێت دەستەی هەڵبژاردننی ڕاپرسی کۆمیسیۆنی کوردستان نەخێر بەداخەوە و ئەوەی تێبینی دەکرا زۆرترین گلەی و گازندەی ئەو برادرانی کە تۆوتێ ئەو سێپارتەی تر بە تهدید گلەیان لەوە هەبوو کە ئەو ناوەندانە قۆڕق دەکرێت ئەو دەستانە دەبێت لایەن خەڵکانی شارەزا و سربەخۆ و بێلایەنەوە ببرێ بەڕێوە ئەبێ بە کۆمەڵی فیلتەر و شێوازە ساف و کارمەند و بەسیتری سەردەمەکانیان دیاریکەیە کە گومانی لەسەر نەبێ لە حقیقەتیشدا گەورەترین پرۆسەی هەڵبژاردننی یان ڕاپرسی لە هەر شوێنێ بکرێ ڕنگدانەوەی پێکاتی سیاسی وڵاتەیە تۆ کاتێک کۆمیسیۆنێکت هەیە خۆ لە زۆر وڵاتی دنیادا ئەسڵەن ئەم کۆمیسیۆنەش نییە خۆ لە سووریا ئێستا بە شەڕەسەد پرۆسی ئینتیخابی برد بەڕێوە چێ تەنانەت هەواڵەکانی دەرەوەی سووریا وڵاتانی عەرەبیش وەکو گاڵتەجارێک باسییان لە بەیعەتی سەرۆکی سووریا کردەوە خۆ ئەکرێمانە وەکوتم بەس دەبێ مادەم لە کوردستان فرەحیزبی هەیە ئازادی هەیە ناوەند هەیە ئەگەر لە شکل و چوارچێوەشە ئەمانە هەبێ ڕێگەی پێدرابێ مۆڵەتی پێدرابێ بە ڕسمی کرابێ بە دامەزراوەی کرابێ دەبێ ئەو کۆمیسیۆنانە ئەو دەستانە بە تایبەت کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیەکان ڕنگدانەوەی ئەو واقعە سیاسیە بێ کە لە هەرێمی کوردستانە چێ بەڕێوە بەسەوەی لایەنێکی شێوەیە کە خەڵکی جارێک کە متمانەی
بە پرۆسی هەڵبژاردن نەبێتەوە نەکرد ئەوەی کە کۆمیسیۆنەکە سەربەخۆ بێ یا سەربەخۆ نابێ ئەوەندەی تر ڕێژەی بەشداری نەکردنی خەڵک لە سەتا سیەوە بێ بۆ ڕێژێکی خوارتر بەتابەت لە پرۆسی ڕاپرسیەکان کە پەیوەندی بە سەرۆکی هەرێم و دەستورەوەیە. کاک هیوە ئێوە وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی وەکو چالاگوانانی کۆمەلگای مەدەنی پێشتر تا ئاستێک ئاگداری ئەو پرۆسەیە بن و لە چەند دانیشتنێک لەگەڵ پەرلەمانتاران ئامادە بوون. ئێوە بە تایبەتی لە ئێستاە ناڕزایەتی ئێوە وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە تایبەت لە چ خاڵێکە و ئێوە داواتان دەکرد چ جۆرە مۆدیلێک لە کۆمیسیۆنی هەڵبژاردنمان هەبێت کە جیابێ لە مۆدیلی ئێستا هەیە. وڵای لە ڕاستی ئەوەی تەوەقع ئەکرا ئەوە بوو نەتەوەکانی تری دەروی کوردستانی هەمان نەکرێنوانە هەرچەند کۆمیسیۆن بۆ خۆیڵێ ئێمە جێی دوو کەسمان کردوێتەوە ئەوانە ئەوە برادرانە لایەنە سەرەکیەکانی نەتەوەکانی دەروی کوردستان نەتەوەکانی تر ئەوانگلیانەوە ئەڵێنەوانە نوێنەرایەتی ئێمە ناکەن ناخۆم بۆ خۆشی ئیشکالێکەیە لە نوێنەرایەتیکردنی حیزبەکان لەسەر دابشکنیەوەوانە و من هیوادارم ئەو حیزبانی تریش کە ئێستا گلەی و ناڕزایەتیانێ و داواکەن خاڵێکی هاوبەش لە بینی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و شارەزان و ڕێکخراوە جیهانیەکان کۆیان نەکاتەوە هیوادارم لە 5 حیزبیەوە نەکرێ بە 10 حیزبی و 15 حیزبیەوە ئەوەندەی بکرێ بە دامەزراوێکی مؤسساتی کە خەڵکی بڕوای هەبێ بە دڵئەمینیەوە بچێتە سەر سنووقەکانی دەنگان بۆی زمانی بێ دەنگەکەی وەرگێتەوە گومانی نەبێت لەسەر ڕاپرسی و بە تایبەتیش کە ئێمە لە بەردەم دوو ئەگەری گەورەی داین کە پێدەچێت لە ساڵی ئایندەدا ئەم وڵاتە گەورەترین دەستکەوتیەوە کە پرۆسەی ڕاپرسی دەستور مسۆدەی دەستوری هەرێمی کوردستان بەم کۆمیسیۆن ناسپێرێ و دەستور پەیوەندی بە هەموو تاکەکانەیە ئەوەیە چێ و ناچێ پەیوەندی کۆمەڵایەتەکانی نێوان هەموو خەڵک ڕێگەخا پەیوەندی ئاین و حکومت ڕێگەکە پەیوەندی ماف ڕێگەخا پەیوەندی نەتەوەکان ڕێگەخا و لە دواییدا پرۆسی هەڵبژانی سەرۆکی ئێمە چێبێتەوە ئەوەی کەشکە ئەم کۆمیسیۆنە لە سێر ڕاپرسی ئایندەی نەتەوەیەکی ئێمە یانەتەوەی کوردستانی ئێمە دیارەکە کە ناوچە دابڕاوەکانە ئەبێ بگەڕێتەوە سەر کورسە بۆیە پێشبینیە کرا چاوەڕوان دەکرا کۆمیسیۆنێک لە ئاستێکی فراوانتر کەمترین ناڕزایی و گلەیە بێ تا لە دەرئەنجامەکانی بەڕێوەچوونی هەڵبژاردن و ڕاپرسیشدا کەمترین گلەی و ناڕزایەتی ڕوبەڕووی کۆمیسیۆن کە من هیوادارم وانە بێت. پێشبینی دەکەی سەرۆکی هەرێم ئیمزایی یاساکە بکە کە ئێستا ناڕزایەتی لە ئاستی نێو خۆی و دەرەوە دروست کردووە؟ لە ڕاستیدا من خۆی ترسێکی شمەیە و پێشبینیش دەکەم بەڵێ تەنان لە ڕۆژیەوەی کە دەنگدان و متنانەدان بە ئەندامانی کۆمیسیاران خۆڕایی وا هەبوو دیالۆگ و گفتوگۆ بکرێت تەنان لەسەر ئاستی تاکە کەسی لەسەر ئاستی فراکسیۆن و دەستە و چەند کەسێکی ئەندام پەرلەمانان بەس بۆ پێیەوەی کاتەکەی تەواو بوو و ماوەی نەماوە ناکرێ بۆیە من پێم وایە لەنێ سەرۆکێرێن بیکە بەس ئەوان ئەو معالەجە شکلیە بە حیزبی بوونە بکەن کەواتە ئەو حیزبانی کە ناڕەزایەتی و گلەیانێ پێیان وابێت لە ناو مەکتەب و ئۆفیسەکانە جێگەی ئەوانیشەکەنەوە ئەو بۆ خۆی جارێ بەڕاستی جێگەی مەترسی ترا من بە بێلایەن بوون بە مەفهومی ئەوەی ئەوەم نییە حیزبێ بەیانە بێ ئێستا سێرکەن دەڵێن دەبێوانە سوێن بخۆن ئەگەر ئەندامی حیزبەکان بوون واز بێنن لە کاری حیزبایەتی خۆ پرسیارەکە لەوە دانیەوە کوتم کۆمیسیۆن حیزب دایانێ لە ڕۆژی هەڵبژاردن ئەگەر یاریەک کرێ ئەگەر تەزویرێک کرێ ئەگەر گزێک کرێ هەر حیزبەکان دەیکەن خۆجێکە بەڵێ ئەم کۆمیسیۆناوی عێراقی ژنایی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان و بە تایبەتی مەسەلەی کۆمیسیۆنی باز لە سەربەخۆیی دەکرێ و ناوی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسیە ئەم سەربەخۆییە لە بەرامبەر ئەو مامەڵەی لەگەڵی کرا چۆن دەبینی بە تێگەیشتنی ئێوە؟ خۆی لە ڕاستیدا وەکو وتمان پرۆسەکە ینی سەرەتا بە حیزبی بوون کرا وەکو چۆن بەشەکانی ئەم بە حیزبی بوونە واتە سەربەخۆ نیە ئینتیخابی بەش لە ڕاستیدا مشکلە سەربەخۆبوون و سەرنەبەخۆبوون نییە لە کردەوەدایە ئێمە هێشتا هیچ پرۆسەیەکمان نەبینیەوە بڵێنم کۆمیسیۆنەی با بەڕێوەس بە سەربەخۆی بایان نایبا لە حقیقەتا بەزان نایشارنەوە ئەو دەستانەی وەوەی کە تەنانە سێرکە کاکیوە نۆ کەسیانەوی سەر نۆ کەس بوو خۆ دەکەس نەبوو تەنانە کەسێ بێ کێبەرکێ بکا لەگەڵەوانە شتێکی پێڵەن مقابلە و گفتوگۆ شۆرلیست تەنانەت ئەگەر لە بینی ئەو 5 حیزب بەسەرەکێشە ئەو پرۆسەیە نەچوو بەڕێوە کەەوە پرۆسەیەکی ڕۆتینیاتی شکلیاتە بۆ نمونە خۆ دەکەس نەهات ڕۆژی متمانەدان بیخەنە دەنگانەوە تەنان ئەو دەکەسە سەر بەو حیزبانە بێ وە قسەشیان لەسەرەوەکە ئەگەو نۆکەسە هایەکیان لەوانە دەرنەچن بۆکو گریمان داینین ئەگەر دەنگ نێنن ئەوەشی لە هەمووی سێتر ڕۆژی پەرلەمان ئەو پرۆسێ بە لەنی نەڕۆی بەڕێوە واتە بە ئاشکرا لە میدیاکان لێ نەدرا کەچی لە کاتی تەسویددانا تەسویتەکە ئاشکرا بوو ئەوە بێمتمانی لە ناو فراکسیۆنەکانەیە ئەگەر تۆ دەنگ بەکاندی دەکەی من نایی بە ئاشکرا منیش بە تۆی نایم کەچی بۆ دەرەوەی میدیاکان بە شێوەیەکی گشتی بینیمە ئەو ڕۆژە نەکرا بە ڕاستە خۆ پەخش بکرێت خەڵک بزانێ ئەو شێوەزی پرۆسەیە چۆنە کاکی وا کاتێ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەشداری پێ ناکرێن
کاتێ تەنیا لەمابینی ئەو 5 حزب حکومڕانە احتیکاری کۆمیسیۆنێکی وا گرنگ دەکرێت کاتێ هەموو پێوەرانەی جەنابەت ئاماژەت پێکرد کاری پێ ناکرێ و تەنیا کار بۆ پێوەران دەکرێت کە خۆیان مەبەستیانە زەمانەتی سربەخۆیی بوونی ئەم کۆمیسیۆنە و دواتر مەسەلی هەڵبژاردنەکان لە داهاتوو و جێگای پرسیاری گەورە نابێ؟ بەڵێ بەتاکی جێگەی پرسیاری گەورە بێ تەنان لەسەر خودی کۆمیسیۆن و حیزبانەش نابێ وەکو وتم پرۆسەی ڕاپرسی خەڵکێک کە ئەو پرۆسەیە بە ئەبا بەڕێوە بەتایبەت لە ناوچەکانی دەرەوە هەرێم و لەسەر دەستوری هەرێمی کوردستان باشە کەسێکەکە خۆی لە سەرەتادا متمانەی بە دەستەکە نەبێکەوەی پرۆسەی ڕاپرسی ئایندەی نەتەوەیەگە با بەڕێوە بۆ نمونە بگەڕێنەوە سەرفی داواتی هەرێم بۆ نمونە علانی دەوڵەتی کوردیکەی کە پرۆسەوە دوو ئێمە ڕاپرسی کە لە ناوچەکانی دەرەوە هەرێمی کوردستانەکەین لە سلێمانی و کەرکووک نایکەین تا کورد دەنگ بداکە بگەڕێتەوە یاننا لە شارێک دەیدەین کە پێکاتەکانی و نەتەوەکانی تریتیایە هەر ئێستا ئەوان بە ئاشکرا جێی سەدان پرسیار و گومانیان لە خودی ئەو کۆمیسیۆنەیە ئێ باشە چۆن دەکرێت پرۆسەیەکی ڕاپرسی بەرێ بەڕێوە لە ئێستاوە کە ئەو بە گومانەوە تێڕوانێ دوو ئەو بەش بەشێنە خۆی وای لە کۆمیسیۆن کردەوە لە ڕابردوش داوا بووە کە جێی پرسیار و گومان بێ هەر لە سەرەتەوە ئێستاوا دەکات ڕێژەی بەشداربوونی خەڵک بۆ ڕاپرسی دەستور ناوچە دابڕاوەکانی هەرێم و کوردستان کە هیوادارم وانە بێ ئەوم بۆچوونەی من پێچەوانەکەی بێت خەڵک بە گومانەوە لی بڕوانێتوانە خۆ ئەمە وەکو وتم ئەکرێ ئێمە استحاقی انتخابی لەسەر پێگەی حکوومەت و وەزارەت و دەسەڵاتە خۆجیەکانیش بەشکەین بەس من لە سەرەتاوەوە وتم من لەگەڵ ئەوە نیم دەستەکانی هەڵبژاردن دەستەکانی مافی مرۆڤ دەستەی ژنان بەپێی استحاقی انتخابی بێت چونکە تووشی ئیشکالێت دەبێ هەر بۆ خۆشی ئەگەر لە انتخابیشکە باڵانسی هێز گۆڕا ئێستا برادرانی کۆمیسیاران تا 9 ساڵی ترەوە مافیان هەیە بۆیان هەیە لە بەردەم پەرلەمان لێ پیچۆنان کرد بەڵام هەتا 5 ساڵ مافیان هەیە لەو کۆمیسیۆنە بمێنەوە باشە خۆتا ئەو 5 ساڵە چەندین پرۆسە لە کوردستان بەڕێوە چێ باڵانسی هێزە گۆڕێ ئەگەر ناوچە دابڕاوەکان گەڕێنەوە سەری ئەگەر دەوڵەتی کوردی ئەلان کرێ ئەگەر تەنانەت هەڵبژاردنەوەی پەرلەمانیش بکرێ ئەو کاتە سەر لە نوێ دەست دەکەنەوە بەو بەش بەشێنی و بەپێی استحاقی انتخابی ئەمە خۆی غەڵەتە جەوەریەکە لە دەستەکانی هەڵبژاردن دەستەکانی مافی ژنان دەستەکانی مافی مرۆڤ ڕاستە ئەمە بەڵێکە لە وەی سەر بە جیازی تەرشیعی و تەنفیزی ئەمە خۆی هەڵە جەوەریەکە لەوێ و چەندین مۆدیل هەیە لەسەر کۆمیسیۆن بۆ ئەوەی کەمترین گلەیی و ناڕزایەتی وەکوتم مۆدیلێکەیە کە پێڵەن تێکەڵا ئەکرێ ئەو حیزبە سەرەکیانش کە خۆیان ناوناوە لە بینی خەوسا 5 حیزبە سەرەکیەکە یا حیزبە کوردستانەکە هەموو حیزبەکان لەگەڵ حکوومەت و لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای لەگەڵ ئەسانی پرۆفژنال کۆمیسیۆنێکی تێکەڵە دروستکەن و هەموو نەتەوەکان وە کەمترین ناڕزایەتی و گلەیی هەبێت لەسەری تا لە کاتی دەرئەنجامەکانیشدا کەمترین ناڕزایەتی و گلەیی هەبێت و زۆربەی کەسەکان دەرئەنجامەکانی هەڵبژاردن قبولکەن لە کاتی ئیمزاکردنی ئەم یاسایە یان ئەو پرۆژە یاسایە کە لە پەرلەمان دەنجی لە سەردا ماوە سەرۆکی هەرێم ئیمزای بکە بە تێگەیشتنیەوە کاردانەوەکان لە ئاستی نێوخۆی لە ئاستی دەرەوە و لە ئاستی جیان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی چی دەبێ؟ لە ڕاستیدا خۆی هەندێک ڕێکخراوەسا لە هەوڵ و محاولەیەوەدان تا حدیەوەی سکاڵاشکەن لە ینی محکمەی فیدراڵی و لە کوردستان و ئەو دام و دەستگا و دادگایانە کە ئەم گلەیانە بە اعتیبار وەربن نەتەوەکانی تر بە ئاشکرا ئەوەندەی من زانیاری مەبێ هەڵیان داوە بەڕاستی لەگەڵ ڕێکخراوە جیهانی و نێو دەوڵەتەکان گلەی و گازندەیان بگێنن گلەی و گازندەشیان بۆ بگەن کە بڵێن مەترسی مافەکانی ئێمە لەژێر پرسیارایە کاروبار نەبێەوە بێ چکە ئەم دەستەیە وەکوتم دەستەیە گەورەترین مافە بۆ نەتەوەی کورد بەدەزیێت دامەزرانی دەستەی هەڵبژاردنەکان و ڕاپرسی خاڵێکی گرنگە چۆن سربەخۆی نەوت چۆن سربەخۆی فیدرالی و کۆنفیدرالی خاڵێکی گرنگە لە حقیقەتیژە ئەمە گرنگە بەس ئەم دروستکردنی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی چۆن کەی چێ چۆن بە چ شێوەیە بێ بەڕێوە بەم شێوەیە بێ نەخێر بە حقیقت بۆ ئێستا خۆی خودی ناڕزایەتەکان لە ئاستێکی فراواندایە تەنانەت ئەوەی کە من زانیاریمەیە لە ڕۆژی پێنجشەمەی داهاتوودا دێ پارتی سیاسی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی دەچنە بەردەم و دازگا فەرمیەکان گلەیی و گازندە و ناڕزایەتی خۆیان سەبارەت بە شێوازی ئەم کۆمیسیۆنا بەڕۆرە و هیوادارم ئەگەر لە ئایندەدا لە دروستکردنی مەکتەب و ئۆفیسەکانیاندا اعتیباری زیاتر بێلایانی و شارەزایی وەرگرن و وەکو ئەو هەیکەلێتی سەرەوە بەڕاستی لەلایەن ئەو 5 حیزبەوە قۆڕق نەکرێت ساڵانە بە تایبەتی ئەوەی لە ئاستی نەتەوەیە گرتوەکان و بە تایبەتی راپۆرتی UPR لەسەر مەسلەی بربەستەکانی گەشەکردنی دیموکراسی لەسەر ئەو پێشێلکاری وتیاکانی بەرامبەر بە مافەکانی مرۆڤ دەکرێت دەدرێتن و ماوەیەکی کەمە کە دو راپۆرت دراوە بە تێگەیشتنی ئێوە بە تایبەتی لەسەر ئاسی ڕێکخراوەکانی دەرەوە و بە تایبەتی لەسەر مەسلەی ئەو راپۆرتانەی کە
ڕێکخراوە گەورە و کاریگەریەکانی دنیا لەسەر هەرێمی کوردستان و عێراق دەینووسن و زۆر جار هەرێمی کوردستان دەیەوێت کە خۆی جیا بکاتەوە لە عێراق ئەو مۆدیرێکی تری تەبەنی دەکا لە شێوازی بەڕێوە بردن پێشبینی چیەکە لەم بارەیەوە؟ لە ڕاستیداوای هەرێمی کوردستان بەردەوام شانازی پێوە کرد و لە ریپۆرتە جیهانیەکانیش تا ئەستێ هێمای بۆکرا لە ڕووی ئابوووریەوە ئەم هەرێمە زۆر جیاواز بوو لە سەر تاسەری عراقا یا لە شارەکانی خوار و باکوور لە ڕووی ئەمنی لە ڕووی تیرۆریستی لە هەموو ڕوەکانیەوە ئەمە حقیقەتەوە کەس ناتوانێت حاشای لە کاتوانە واتە ئێمە پێشبینیمانەکە هەرگیز ناکرێ ئێمە خۆمان بەراورد بەو نیزامە شمولی تۆتالیتاریانە بکەین کە هەیە ئەوەی ئێمە پێشبینیمانەکە هۆ لە کۆمیسیۆنی ڕەنگیدایەوە نمونەی کۆمیسیۆنێک بێت کە وەکوتم کەمترین ناڕەزایەتی و گلەیە بێ کە کەمترین گلەی و ناڕەزایەتی هەبوو حتمما لەلایەن ڕێکخراوە نێو جیهانیەکانیشەوە وەکو چۆن وتم ئەگەر ئاستی بەراوردکاری لە ڕووی ژینگە و گەشت و گوزاری و تەنانەت ئەمنی و ئاسایشی هەرێم بە شارەکانی عراقەی کوردستان جیاوازێکی زۆر گەورەیە بۆیە ئەوانە پێشبینی دەکرا لەلایەن هەموو خەڵکانەوە هەموو چاودێرە سیاسی و ناوەندەکان و شارەزایانەوە کە ئەم کۆمیسیۆنە من بەش بە حاڵی خۆم پێم وابوو ئەزمموی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عراق هەرجی کۆمیسیۆنی کوردستان و ڕاپرسەکان بە هەمان فیلتەر و هەمان قۆناغوەمان شێوازەکانیان ناڕاتەوە بەس بەداخۆی تێبینیمان کرد بەو شکڵە ڕۆیەوە ئەمە ڕنگدانەوەی ئەو واقع سیاسیەیە کە ئێستا لە کوردستان قۆڕخکاری سیاسی هەیە لە بینی ئەو پێنج حیزب سەرەکەی کە لە کوردستاندا پرۆسەی سیاسی بەڕێوە دەبن. ڕۆلی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کاکی وادێتە پێش ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەو چەند ڕێکخراوێک لە هەرێمی کوردستان لە کاتی بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردنەکان چاودێری چۆنیتی بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردنەکان دەکەن لە ئێستام ئەرکەی دەکەوێتە سەر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئایا تەنیا کاریان ئەوەیە لە ڕۆژی بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردن چاودێری نەزاهەتی هەڵبژاردنەکە بکەن یان لەم هەوڵانی لە ئێستاە و ڕۆڵی ئەوان چییە لەو باردۆخی ئێستا کە بەپێی زانیاریەکان لەسەر ڕۆژی داهات و چەند خۆپشاندانێکی گەورە ئەنجام دەدرێت لە مابینی چەند لایەنێکی سیاسی لێرە ڕۆلی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لەم قۆناغەکەەوە کۆی جەنابەت ئاماژەی پێ دەکەی مەسەلەی احتیکارکردن چۆتە ئاسیشتر بە تایبەتی کۆمیسیۆنێکی واگرینگ خۆی لە ڕاستی داوایە کاکیوە لە حقیقەتدا هەر ئێستا و ناڕەزایەتیانەی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لە هەنگاوی یەکەمی دروستکردنی دەستەکانەوە دەستی پێکردووە کۆمەڵی ڕێکخراو تێبینی و لە حەزی خۆیانەوە کۆمەڵی ڕێکخراو بەڕاستی بە گرنگیەوە تەنانەت پرۆژە و شێواز و چەندین مقتەرەحات و شێوازی دروستکردنی دەستەی هەڵبژاردنەکانیان وەکو نمونە و ئەزمون خستە بەردەم دەستەکە خستە بەردەم پەرلەمان خستە بەردەم حیزبەکان لە ڕۆژنامە و گۆڤار و سایت و سۆشال میدیاکان بڵاو کردەوە کە ئاکرێ چۆن دەستەکە وەکوتم پێش کابینی هەشتیش هەوڵێکە بوو کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان کە ئەو کاتەیەکێتی پارتی زۆری نەبوو دروست کرێ و ئەو کاتیش هەر ئەو سێ حیزبە زۆر گلەیان تەنان لەو مەشروعە لەو مسۆدە پرۆژەیە هەبوو کێکێتی پارتی ئامادەیان کردو بەس بەداخۆ ئێستا بە تعدیل و بڕگەیەکی بچووکەوە ئەو کۆمیسیۆنە بە هەمان شێوە دروست کرا بەس لەلایەن پێنج حیزبی سەرەکی کوردستانەوە بۆیە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەر ئێستا هاتوونەتە سەرخەت ڕێکخراوەکان تەنیا لە ڕۆژی هەڵبژاردن ناتوان بەڵکو یاسای هەڵبژاردن شێوازی هەڵبژاردن دەنگدانی هەڵبژاردن خۆچکە هاوڵاتێکە دەنگیا لەسەر سنووری دەنگان ئەو نییە ئەوە چێە دەنگەکەیە گەێنێ بە ئاینێکی پرسیاری گەورە ئەوەیە کاکیوە کە کۆمیسیۆنێک کە لەلایەن پێنج کەسەوە دانرابێ ئەندامەکانی لە مابینی پێنج کەسەوە احتیکار کرابێ ئایا ئەمە چ ژینگەیەک چ مەجالێک دەرەخسێندرێ بۆی ئێوە بتوانن ڕێکخراوەکان بتوانن چاودێری بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردنەکان دەکەن و لە داهاتوو من یعنی پێشبینی دروستبوونی پرسیاری گەورەتر دەکرێت بوو لە کاتی بەرنامەکەم کۆتایی هات بەڕێزان سوپاس جاریشتر بۆ بەڕێسیوا تۆفیق چالاگوانی کۆمەلگای مەدەنی کە لەگەڵمان بوو لەبارەی کاردانەوەکانی بە حەزبیکردنی ئەندامانی کۆمیسیارانی هەڵبژاردن و ڕاپرسی گفتوگۆمان کرد لە داهاتوو هەوڵەدەین گفتوگۆی زیاتر و تێگەیشتنی زیاتر لەبارەی کاردانەوەکانی ئەم بە حەزبیکردنی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان و ڕاپرسی لەسەر مەسەلەی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان ئایندەی دیموکراسی لە هەرێمی کوردستان و هەروەها سەر ڕێگاخستنی پرۆسەی دیموکراسی و یانەوەی پێدەوترێت بەلا ڕێبردننی حکومڕانی باش لە هەرێمی کوردستان گفتوگۆی جددی و پرسیاری جددیتر بخێنە سەر کۆمیسیۆنێک کە لەلایەن پێنج حزبەوە بەم ئاقارەی ئێستا بردرا. سوپاس بۆ زانیاریەکانی یوا تۆفیق تا بەیانی لە ئەڵقەیەکی تری بەرنامەی ئەڤڕۆ پێتان دەگەینەوە کاتێکی خۆش بۆ هەمولایەک. سوپاس بە هاوڕیانم لە ستۆدیۆکان لە شاری هەولێر واروە هاوڕانم لە نووسیگە سلێمانی.